فەرمووی ئەمە سزای خۆیە بەسەرتەوە بەڵام هەستی پێ ناکەی کاتێک کە ڕەمەزان چەندەها ڕەمەزان بەسەرتا تێپەڕی بەڵام بە جوانی بەڕێت نەکرد. ڕەمەزانی ئێمە چۆنە؟ بە ڕۆژ بە ڕۆژوو دەبین، بە شەو فلیم بە فلیم بەسەرەبین، گۆرانی، دۆمینە، کڵاوێن، سێڕسکێن، نۆڕسکێن، کۆنکان. ئەمە حاڵی ئێمەیە. پەیوەندی ناشەرعی ئەڵێ بە ڕۆژم شەو قسە لەگەڵاکەم لەگەڵ ئافرەتەکە، ئافرەتەکە لە شەو قسە لەگەڵ پیاوەکە بە حساب بە شەو حەڵاڵە، بە ڕۆژ حرامە بەس بە شەو حەڵاڵە بە حسابی ئەوەی کێشەکە ئێمە. ئەمجا تەراویحەکە ناکە لەبەر فلیم. بەخوا چەندەها کەس لە مزگەوتدا پرسیارم نەکردووە بۆ نایە بۆ تەراویح وتی وەڵا لەبەر فلیم نایە فڵان فلیم نایە. ئەمە سزای خۆیە بەسەر خەڵکەوە. نوێژەکەی تەواوەکە تەراویحەکە کوێ زوو تەواو بێ با بچم بۆ وێ دوایەوە کاکەم چۆ بازاڕسێکی چای خەری چای خواردن و دۆمینەکردنە. ئەوە حاڵەکەی ئێمەیە. ئەمە ڕەمەزانمان بەم شێوە بەڕێ کرد. ئەمانە هەمووی سزای خۆیە بەسەر ئێمەوە. هەستمان پێ نەکردووە با بە خۆماندا بچینەوە ئاگامان لە خۆمان بێ خوای گەوربا لە ناو قەبریشا سزامان نەدا لەسەر ئەم کەم تەرخەمی و خەمساردی ئێمە بەس بڵێ بەهەشتین، بەس بڵێ ئێمە ئەهلی بەهەشتین. پێغەمبەران سەلامی خوای لەسەر بێ لە جەهەنەم ترساون تۆ ناترسی؟ ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ خۆشەویستی خوا بوو دەی فەرموو وەلا تخزینی یەومە یوبعەثون، خوای لە ڕۆژی قیامەتە سەرشۆڕم نەکەی. خوایە ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ ترسی ئەڵێ خوایە سەرشۆڕم نەکەی وەڵام من بەهەشتیم. هەی گۆم ڕای سەر لێ شێوە ئەوە شەیتان مامۆستای تۆی بۆ قسانە دەکەی. والله سوێن بەخوا یەکێک لە پێغەمبەران نەوێرا بڵێن بەهەشتیم، زاتی نەکردووە تۆ دەڵێ من بەهەشتیم. یەک سەحابە نەوێرا بڵێ بەهەشتیم، هەمووی ترساوە کە جەهەنەمی بێ لە کاتێکا مزگەێنی بەهەشتیشیان پێدراوە. وەڵام من بەهەشتیم خەوم بینیوە، شەیتان ئیبلیس هاتۆتە خەوی تۆ بەهەشتیت. ئیبراهیمیش دەفەرمێ خوایە زەلیلم نەکەی. یوسف پێغەمبەر سەلامی خوای لەسەر دەفەرمێ تەوەفەنی موسلیمە، خوایە بە موسڵمانی بمرێنی، خوایە گیان بە موسڵمانی بمرێنی. تۆش دەڵێ من بەهەشتیم. هەی سەرگەردان، هەی سەر لێ شێوە بە خۆتا بچۆرەوە.